بێگومان ئازادی ڕۆژنامەنووسی ساڵ دوای ساڵ هەر ساڵۆ بە شێوازێک لە شێوازەکان ئەتوانین بڵێن خۆی ئەنوێنێ. ساڵانی پێشوو ئازادی ڕۆژنامەنووسی تا ڕادێک کەمتر بوو بە حکمی ئەوەی هەستیارانەتر مامەڵیان لەگەڵ دۆزی ڕۆژنامەیە ئەکرد و لەگەڵ لە دۆزی ڕاگەیاندنا ئەکرد. ئەو کاتە ئەتوانین بڵێن بەرفراوان نەبوو ئازادی ڕۆژنامەگری، بەڵام بە حکمی ئەوەی فشاری ڕۆژنامەنووسان و ئەو ڕێکخراوانەی کە داکۆکی کار بوون لە مافی ڕۆژنامەنووس و ڕۆژنامەنووسان خۆیان و فراوانبوونی ئەم هەموو دەستگایانی ڕاگەیاندن کە لە دوجارە کرایەوە ئەتوانین بڵێن ئازادی ڕۆژنامەنووسی لە هەندێک ڕۆوە تا ڕادەیەک هەیە، بەڵام ئەو ئازادیە نییە کە لە ئاستی تمۆحی ڕۆژنامەنووسان و ئاستی تمۆحی ئەوەیە کە ڕاگەیاندن کار پێویستی پێوێ. لەبەر ئەوەی لە ئێستاە لە هەندێک بوارە ئازادیمان هەیە، بەڵام لە هەندێک بوارە کە کۆمەڵێ بواری هەستیارن ڕۆژنامەنووس ناتوانێت بە شێوەیەکی ئازادانە مامەڵیان لەگەڵا بکات. لە هەر کاتێکە ڕۆژنامەنووس گەیشتە ئەو قۆناغی بۆ شێوە هەستیارە مامەڵە بکە، ئەوە بێگومان ئەو کەسانە لە بەرامبەر خۆیان ئەبینێتەوانێت کە بۆ نمونە لە حکومڕانیدان بۆ کەسانی کە لە ناو دەسەڵاتان یعنی ختوکەدانی دەسەڵات لە هەندێک ڕۆوانێ لەو کاتیا بۆمان دەرکێت کە ئازادی ڕۆژنامەنووسی ئەو ئازادی ڕۆژنامەنووسیە نییە کە لە ئاستی تمۆحی ڕۆژنامەنووسان هەبێ. بێگومان پێشتر ڕۆژنامەنووس لە زۆر ڕۆ تیرۆر ئەکرا، بۆ نمونە ئەگەر بابەتێکی بڵاو بکردایەتەوانێت کە بەدڵی دەسەڵات نەبووە ئەنفران تیرۆریانەکە چەنەها ڕۆژنامەنووسمان هەیە وەکو سۆرانی مامەحەمە، کاوەگەرمیانی، وەداد حسێن، سەردەش عوسمان، ئەمانە هەمووی لەسەر کۆمەڵێ بابەتی هەستیار کە دەستیان بردۆ بۆ هەندێک شتی ناو حیزبە سیاسەکانی دەسەڵات لەسەر ئەوانە تیرۆر کراون. بەڵام لە ئێستاە ئێستاش هەیە، ئێستاژەوە تا بۆ نمونە کۆمەڵێ کەس هەیە، کۆمەڵی ڕۆژنامەنووس هەیە کە تا ئێستا لە زیندانان، وەکو ئەوانەی بڵێن کەیسەکانی بادینان، ئەوانێت تا ئێستا لە زیندانان. یعنی تۆ لەم حاڵەتەیە ئەتوانین بڵێن ئازادی ڕۆژنامەنووسی وەکو ئازادیە نییە کە ڕۆژنامەنووس خۆی ئێوە. ئێمە کاتێک کە ئیشمانە کرد ساڵانی بیداەتی 2000ەکان کە دەستمان بۆ هەنێک بابەتێک ئەبێت بڕوا بکە زۆر هینیانە خستە پاڵمان، ئەم حیزب و ئەو حیزب و سەر بە فڵان و سەر بە فڵانن، بۆ لەبەرەوەی وروژاندنی هەندێک بابەت لەو کاتانەیە بۆ دەسەڵاتداران تۆزێ مشکیلە بوو. بۆ نمونە ئێمە ئەمانوت ئاراستەکردنی گەنجان بە ئاراستەیە کە ئەبن کە ئینتیمای بۆ خاک و وڵات و ئینتیمای بۆ بەرژەوەندی گشتی نەمێنێ. بالفعل ئێستا وای لێ هاتووە خەڵک ئینتیمای بۆ بەرژەوەندێ گشتێکان و بۆ خاک و نیشتیمان و ئەمانە نەماوە، زۆر لە ناو خەڵکا کاڵبۆتەوە. لەبەرەوە ئەو کاتە کە ئێمە باسی ئەو شتانەمان ئەکرد ئەمانە کێشە بوو بۆ دەسەڵات، بەڵام ئەم وردە وردە هات ئیشی لەسەر کرد. ئیشکردن لەسەر ئەمە وای کرد کە ئەمە نەک بۆ ناو ڕۆژنامە بۆ ناو خەڵک، وای لێ هات تەنانەت ڕۆژنامەنووسیش بەڕاستی ئەو ئینتیما و ئەو حەز و خولیا و ئەو دڵسۆزی بۆ ئیشەکەی خۆی نەمێنێ. ئێستا زۆر ڕۆژنامەنووس دەبینیت هەروەکو پیشەیەک ڕۆژنامەنووسی کە تۆ، بەڵام کاتێک ئێمە ئیشمان ئەکرد لە بواری ڕاگەیاندنا بڕوا بکە وەکو هین ئیشمانە کرد، وەکو ئەها چۆن بڵێ چالاکوانێک ئیشمانە کرد لەسەر بابەتێک ئیشمان بکردایە، دوایی بە دوواداچوونمانە کرد ئەم بابەتە گەشتۆتە ئەنجام، بۆ نمونە خۆکشتنێکی ژنانە، بۆ نمونە کێشەیەکی ژنانە، دوایی بە دوایە ئەچینەوە بزانین ئەمە دەرەنجامی هەبووە، بەڵام ئێستا بابەتەکان هەر یەکسەر باز ئەکرێن، یەکسەر قسەیان لەسەر ئەکرێت و تەواو نامێنن. لەبەر ئەوە ئەمە پێشخانێکی هەیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان زۆر دەمێکە ئیشی لەسەرەکەن، وایان لە ڕۆژنامەنووسوان لە خەڵک کرد کە هیچیان ئینتیمان بۆ خاک و نیشتیمان و ئەوە نەمێنەوە، واشیان کرد کە بواری کاری ڕاگەیاندن ئەو گرنگیە تایبەتی کە هەیبوو پێشتر ڕاستە ئەتوانین بڵێن لە 185 ئەو کەسانی کە پێشتر لە بواری ڕاگەیاندنا کاریانە کرد ئەکادمی نەبوون، بۆ نمونە ڕاگەیاندنیان تەواو نەکرد بوو، نووسەر بوون، شاعیر بوون، کۆمەڵێک کشت بوون، بەڵام زۆر بە هەستیارانەتر، زۆر بە بەرپرسیارانەتر مامەڵیان لەگەڵ دۆزی ڕۆژنامەنووسی و ڕاگەیاندنا ئەکرد، چونکە لەبەر ئەوەی ڕاگەیاندن قسەکردنە لەگەڵ خەڵکە، بۆ نمونە تۆ بیسراوە، بینراوە، نووسراوە، هەموو ئەمانە ئەچێتە بەردەمی خەڵک لەعنی تۆ لەگەڵ تاکا مامەڵاکی، لەبەر ئەو بێ زۆر بە هەستیارانە مامەڵە بکەی. بەڵام لە ئێستاە ئەو هەستیارانە مامەڵەکردنە نەماوە، هەندێک بابەت هەیە وەکو خۆشت وتت، هەندێک بابەت هەیە
بۆ نمونە زۆر گرنگی پێ ئەدرێ بەڵام هەندێک بابەت هەیە ئەو گرنگی پێ نادرێ بۆ نمونە هەندێک بابەت هەیە کە بابەتی تەرفیهین وای لێ هاتووە لەناو تەنانەت ئێستا ڕۆچۆتە ناو ئەم سۆشیال میدیا و شتانەوە یعنی لە پڕێکا سۆشیال میدیا ئەکەیتەوە لەسەر بابەتێک یەکتەن شت دابەزێنراوە کە هیچ پێویست ناکە هیچ پێویست ناکە من بزانم فڵانە کەس لەگەڵ ژنەکەیە چییە یعنی ئەمانە ئەو گرنگە نین ساڵانی پێشوو ئەکتەرێکی زۆر بەناوبانگ بۆ منە شاعیرێکی زۆر بەناو ئەمانی کە زۆر دیار بوون ئەگەر ژیانی تایبەتیان تا ڕادەیەک باس بکرا ئاسایی بەڵام ئێستا بۆ منە ئێکێکێت لە تیکتۆکە یەکێکە لە فەیسبوک و لە ئینستاگرام و ئەمانە یەک تۆز لایڤەکاتەوە خۆی ئەنوێنێت و کۆمەڵە شتەکە یعنی ڕاگەاندنەکان ئەچن بە دوای ئەمانەیە کە ئەمە هیچ پێویستی نییە چونکە توی ڕاگەاندن کار مامەڵە لەگەڵ تاکە ئەەکەی ئەگەر بۆ نمونە تۆ ئەو پەیجانش بەو شێوازە بن ئەبێت توی ڕاگەاندن کار باستیارانتر مامەڵە لەگەڵەوە بکەین بۆیە زۆر شت هەیە کە بواری تەرفیهین و بوارێکن کە بۆ کۆمەلگا بڵێن بۆ دەسەڵات ئەو گرنگە نییە حەز ئەکا خەڵک پێوەی مەشغوڵ بێت لەوەیە ئازادی ڕاگەاندن هەیە بەڵام ئەو شتانێک کە بۆ نمونە تۆرە لەسەر دۆزی نەوت و لەسەر دۆزی ئابووری و لەسەر هەندێک بواری بۆ نمونە سنوورەکانی دەوڵەتی ئێمەکە بەڕاستی لە ئێران و تورکیا هەمووی هاتوونەتە ناو سنوورەکانتەوە ئەو کەسانی کە هێنە ناو بۆ نمونە سلەیمانی هەولێر تیرۆر ئەکرێن کە کەس نازانێ ئەمانە چۆن وەرن تۆ وەرە مامەڵە لەگەڵ ئەمانەیە بکە چۆن بزانە ئەو کاتە ئەزانی کە تۆ بە هیچ شێوەیەک ئازادی ڕۆژنامەنووسیت نییە ئیشکردنی دەسەڵات لەسەر تاکەکانی کۆمەلگا ئەمە کاریگەریەکی ئەتوانین بڵێن ئەمە بەجێهێشتووە وای لە عەقڵێت و بیرکردنەوەی تاکی کۆمەلگا کردووە کۆمەڵێک بابەتی حەز لێ بێت کۆمەڵێ بابەتی حەز لێ بێت ئەم حەزبوونەی تاک بۆ کۆمەڵێ بابەت و دوورکەوتنەوەی لە کۆمەڵێ بابەتی تر وای کردووە بۆ نمونە ئەو ڕاگەیاندنانەی کە پێشتر زۆر بەجددی ئیشیان لەسەر مەسەلەکان ئەکردو بە دوایە ئەچون و بنکۆڵکاریان بۆ بابەتەکانە کرد ئەمانە وایان لێ هات وردەوردە ئەمانیش بکەونە ئەو ئاراستەوە بۆ لەبەرەوەی وردەوردە خەریب و بینەریان لە دەست ئەچوو بیسەریان لە دەست ئەچوو ینی بینرا و ئەم ئەمانیان لە دەست ئەچوو خوێنەریان لە دەست ئەچوو لەبەرەوە ئەمانیش وردەوردە هاتن کۆمەڵێ بابەتیان تێکەڵی بوارەکانی ڕاگەاندنی خۆیان کرد لەبەرەوە ئەها ئەو گرنگی پێدانی جاران ئەو گرنگی پێدانی کە پێشتر هەبوو نەیان هێش بۆ بابەتەکان و بێگومان هەموو ئەو شتانی کە لە ئێستا ڕوئە ئێمە جاران ئەگەر بیان تیا ژنێک خۆی سووتان بەڕاستی ئەبوو بە هەرایەکی زۆر گەورە بۆ نمونە مامۆستایەک خۆی سووتان بۆ نمونە فڵانەکە زوای کرد یعنی ئەمە ئەبووە زەجەیەکی گەورە ئەبووە فەوزایەک خۆپیشاندانی لەسەر ئێستا ئەم هەموو شتە ڕوئەیە یعنی وای لێ هاتۆ شتەکان ڕۆتینی بووە ڕۆژانە وامان لێ هاتووە مامەڵەکردن و ئەها هەست و شعوری خەڵکەکە وای لێ هاتووە زۆر بە ئاسایی و نۆرماڵانە مامەڵە لەگەڵ شتەکانە ئەکا بۆیە ڕاگەاندنیش وای لێ ئەمە پەیوەندی بەوە هەیە کە ڕاگەاندنەکان بالفعل خۆشیان وایان کردووە کە شتەکان زۆر بە سادە و ساکاری بۆ نمونە خۆپیشاندانێکە بێ بۆ نمونە هەر شتێکە بێ زۆر بە سادە و ساکاری بەسەریانەتەیە پەڕە هەر ئەوەنە ئەیگوازنەوە ڕاستە ئێمە ئەڵێن ڕاگەیاندن ئەبێ بێلایەن بێ لە شتەکانە بەڵام بەشێکی ئەبێ داکۆکی کاریش بێ لە مافی خەڵک ڕاگەیاندن کاری پێشوو داکۆکی کار بوو لە مافی خەڵک بەڕاستی ئەگەر بابەتێک هەبوایە یعنی بڕوا بکە زۆر بابەت ڕووی ئەیە زۆر بابەت ڕوویە ئەوەندەی ڕاگەیاندن کار لەگەڵ ئەو خۆپیشاندان و ئەو بابەتەیە بوو خەڵکی تر لەگەڵیانە بوو چونکە هەستی بەرپرسیارەتی زۆر بوو بەڵام بێگومان ئێستا ئەو هەستی بەرپرسیارەتی ڕاگەیاندن نەماوە بۆیە ئەو بابەتانی کە پێویستی بە بنکۆڵکاریە لە ڕاگەاندنەکانە بێگومان کەم بۆتەوانێ ئەگەر هەش بێت ئەوانە بڵێن ئەویش بە ڕۆتیناتی ئەپەڕێ ئێستا ئێمە ئەگەر بنمونە گیراوانی بادینان بێنینەوە گیراوانی بادینان بۆ نمونە دەستیان بۆ هەنێک بابەت بردبوو کە بابەتی یعنی نازام ئەوەنە قورس نییە بەڵامی تر لە لای دەسەڵات ئەو بابەتانی کە پەیوەندی بە کۆمەڵێ شتەوە هەیە لەلایەن قورسە هات گرتنی بەڵام دوای چی کرد هەر یەکەی بە تۆمەتێک یعنی خۆیان وەکو ئەو کاتێک کە
جیران و ئەو کاتێک کە ئەو بابەتی کە لەسەری جیران هیچ مشکلەیەکیان نەبوو بەڵام هاتن دوایی هەریەکان بە تاوانێک لە تاوانەکان خستیان نەپاڵیان و هەریەکان یەکێگوتی بۆ نمونە لەگەڵ فلانە دەوڵەتایە یەکێکیان لەگەڵ فلانە حیزبایە یەکیان جاسووسیەکە ینی هاتن ئەم تۆمەتانیان خستە پاڵ ڕۆژنامەنووسان ئەو کۆمەڵە ڕۆژنامەنووسەمە لەبەرەوەی چی لەبەرەوەی دەستیان بۆ هەندێک بابەتی هەستیار بردووە ئێستا بە نمونە سلێمان ئەحمەد کە ئێستا ئەو تاویژ لە زیندانایە یعنی ئەوە وای ئەکەن ئەیهێڵنەوە ماوەیە ئەیهێڵنەوە دوای ماوەیە تۆمەتێکی بۆ دروست دەکەن و ئەڵێن وەڵا لەسەر فلانە شت گیراوە یعنی ئەو کەسانی کە ئەها وای لێ هاتووە ئەو کەسانە کەم بوونەتەوە کە دەست بۆ شتە هەستیارەکانە بن کە دەستیشی بۆ ئەبەن بە تۆمەتی جیاواز مامەڵیان لەگەڵە کرێت و ئەگیرێن و ئەخرێنە زیندانەوە بۆیە ئەها ئەلێرەیە کە ئەڵێن ئازادی ڕۆژنامەنووسی بۆ هەندێک بابەت نییە خۆی ئازادی ڕۆژنامەنووسی پێویستە بۆ ئەم بابەتانە هەبێت تۆ لەم بابەتانە لە وڵاتانی جیهان یعنی کۆمەڵێ بابەت ئەوروژێنن کە تەنانەت ئەچێتە ناو سەروەت و سامان و کۆمەڵێک شتی بەرپرسانی ئەو وڵاتانەوە کە لە وڵاتی ئێمە دەستی بۆ بەری لاوانەی تیرۆر بکرێت سایت و ئەم هەموو ڕاگەیاندنانەی کە ئێستا دەسەڵات بەڕاستی پارێکی خەیاڵیان بۆ سەرفەکات کە ئەمە هەمووی قوتی ئەو خەڵکەیە ئەمە بۆچی دروست کراوە حتمما ئەمە بۆ ئەوە دروست کراوە کڕینی ویژدان و کڕینی ئەو ڕۆژنامەنووسانەیە کە زۆر بەجددی ئیشیان لەسەر مۆزوعەکان کرد بالفعل وای لێ هاتوو ئێستا ڕاگەیاندنکار من وەکو خۆم وەکو کاتێک کە ڕاگەیاندنکار بووم لەوانەیە تقریبا 4 ساڵێکی بیدایەتی کاری ڕاگەاندنم بە خۆڕای کارم کردووە یعنی هیچ بڕەپارەیەکم لە بەرامبەر ئیشەکەم وەرنەگرتووە یعنی ئەو نەحەز و خولیان بوو بەڵام دواتر ئەها وردە دروستبوونی کۆمەڵە دەستگای ڕاگەاندن و یارمەتیدانی هەندێک ڕێکخرا وای کرد ڕۆژنامەنووسی ژەها کولفەیەکی هەبێ بۆ ئەو ئیشانەی کە ئیکا بەڵام وردە دەسەڵات هات چۆن لەسەر تاکی خەڵکیش کرد لەسەر ڕاگەاندنکاریش ئیشی کرد یەک کۆمەڵ دەستگای کردەوانی پارێکی خەیاڵی و زەبەلاحی خستە بەردەستیان ئەم پارانە کە خستێ بەردەستیان وای لە ڕاگەاندنکار کرد تموحی هەبێ وردە بەشێکی ئەو ڕاگەاندنکارانە خۆیان لەناو ئەگە لەناو ئۆپۆزیسیۆن نابوو بێتن لەناو دەسەڵات بوو بێتن هەری خۆیان بوون وردە ئەمانە ڕۆشتن وای لێ کرد ڕۆژنامەنووسی تریش چاویان لێ بکە ئێستا زۆربەی ڕۆژنامەنووسانەوەتان لە ئەو دەستگا زۆرەی کە دەسەڵات کردوێتێوانێ ئەمە وای کردووە وا لە ڕۆژنامەنووسکە ئەویش دوای کۆمەڵە مەسلحەت و بەرژەوەندی خۆی بکەوێت داهاتوی ئەو ڕۆژنامەنووسانی کە تا ئێستا ماونەتەوانەوە بە یعنی ئازادانە ئیشەکەن و ئەیانەوێ دەست بەرن بۆ کۆمەڵێ بابەتی هەستیار و ئەوە ئەتوانم بڵێم تا ڕادەیەک کۆمەڵێک ئیش هەیە ئەتوانن بیکەن بەڵام لە دوجارە لەوانەیە گرتن و کۆمەڵە شتیان ئەگیرێن بۆ نمونە زیندانی ئەکرێن و یا بۆ نمونە تیرۆرەکرێن یا دوور ئەخرێنەوە لە کۆمەڵێ ئەو دەستگای کە ئیشی لێکە دوجار ئەم ڕاگەاندنکارە وای لێون ئەبێ لە ناو کۆمەڵگایە بۆ نمونە ئەگیرێ یعنی لەسەر هەر ئەوەی بادینان باسکەن ئەم هەموو خۆپیشاندان و ئەم هەموو شکاتکردن لە دەستخەڵات بڵێن بۆ ئەو شوێنانەی کە پەیوەندیدارن بە بواری کاری ڕاگەاندنەوە ئەم هەموو ئیشکردنە بۆیان وای لێ هادی ترها خەڵک ینی ڕۆژنامەنووسەکان ماندوو بوون یعنی ڕاستە ئێستاش هەر باسەکرێت بەڵام ماندوو دەکات تر وات لێ ئەکات ئەو ڕاگەیاندنکارانی کە ئازادانە ئەیانێ ئیشکەن ونیان ئەکەن لە کۆمەڵگایە یعنی ئەمەنە ڕۆژنامەنووسی تر ئەڕژێنە ناو مەیدانەکەەوە بەتایبەتی ئەوەی کە وای لە بواری کاری ڕاگەیاندن کرد ئەوە هیچ بە دەرەجە یەکەم ئەو ڕاگەاندنانەی کە کرانەوانێ ڕاگەاندنە بنراوەکان بە تایبەتی دواتر سۆشیال میدیا ئەو سایتە زۆرەی کە کرایەوە یعنی تۆ بۆ نمونە ساڵان بۆ نمونە یەک حیزبی سیاسی بۆ نمونە دوو ڕاگەاندنی هەبوو ئەم حیزب دوو ڕاگەاندن ئێستا وای لێ هاتووە بەرپرسێک لە ناو دەستگایەکی ڕاگەاندن بەرپرسێک لە ناو حیزبێکی سیاسیە سایتێکی خۆی هەیە یعنی ئەمەنە فراوانیان کردووە ئەها تێکەڵ و پێکەڵیان کردووە بەرچاوی خەڵکیان چۆن بڵێ ئەها شێواندووە واشیانێ کردووە ئەو ڕۆژنامەنووس ئازادانەی کە هەن ون ببن یعنی دیار نەمێنن ئەو بابەتانەی کە ئەشیکەن چۆن بڵێ ئەها یەکسەر کەیسێکی بۆ دروستەکەن یەکسەر شتێکی بۆ دروستەکەن یەکسەر بە درۆی ئەخەنەوە ئیتر ئەوەنە زۆرن چۆن بڵێ ئەها بۆ نمونە ڕاگەیاندن کارێکی ئازاد بابەتێک باسەکە یەک کۆمەڵ دەستگا چۆن بڵێ ئاوە تەوقی ئەیەن بڵێن بە بواری نووسین و بە بواری راپۆرتکردن نەسەرچی وای لێ ئەەکەن ئەم بابەتی کە ئەو ڕژاندوێتی ونی ئەەکەن ئەمەیە کێشەکان لە کۆمەڵگایە ئەرکی سەر شانی هەمومانە
یەکەم ئەرکی سەرشانی ئەو ڕێکخراوانەیە کە داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسەکەن و خۆیان بە بەرپرسیارەزان لە بەرامبەر هەموو شتەکانی ڕۆژنامەنووسانە، دوو هەم ڕۆژنامەنووسان خۆیان، سێهەم داواکاری گشتی کە کۆمەڵی بابەت بەڕاستی ئەو ژێنرە لە کۆمەلگایە داواکاری گشتی پێویستە ینی بێتە دەنگ لەسەری، ینی هەندێک بابەت هیچ پێویست ناکات لە کۆمەلگایە بروژێنرێ، بەڕاستی ئاراستەکردنی خەڵک بۆ هەندێک بوار ئەمە وا ئەکات هەل لە ڕووی کۆمەڵاتی و لە کۆمەڵێک ڕوویترەوە ئەبێتە هۆی شێواندنی کۆمەلگاکەمان لەبەرەوە داواکاری گشتی لەبەرەوە ئەو ڕێکخراوانەی کە پێویستن داکۆکی کارن لە مافی ڕۆژنامەنووسان، سندیکای ڕۆژنامەنووسان بە دەرەجە یەکەم و ڕۆژنامەنووسان خۆیان هەوڵی جددی بن، یعنی ڕێکخستنەوەیەکی جددی پێویستە بۆ بواری کاری ڕاگەاندن و چۆن بڵێ ئەهان لە بێژنگدانی کۆمەڵێک ڕاگەاندن کە دوجار ئەهان ڕاگەاندن بکەوێتەوە سەر سکە و بکەوێتە سەر ئاراستە ڕێکەکەی خۆی.